شادی و خۆشی جەماوەر بەرامبەر بە مەرگی ڕەیسی جەلادی 67. مەرگی ڕەیسی جەلات لە نێو زۆربەی هاوڵاتیانی ئێران لە ناوخۆ و دەرەوەی وڵات بووە هۆی دەربڕینی خۆشی لە ڕێگەی نووسراوە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، یاری ئاگرین، شادی و هەڵپەرکێ، بەخشینەوەی شیرینی و ستیگناڵ لێدانی بەردەوام، سەرەڕایبوونی بەربڵاوی بەکرێگیراوان لە شەقامەکاندا. کاردانەوەی لەم جۆرە لە نێو بنەماڵەی دادخوازان، وەرزشوانان و هونەرمەندانی ناڕازی و چین و توێژە جیاوازەکاندا گەلێک بوون کە لێرەدا بە کورتی ئاماژە بە هێندێکیان دەکرێت. هاوڵاتیانی شاری سەقز زێدی ژینا ئەمینی ئازیز لە زمرەی یەکەم کەسانێک بوون کە بەبێ لە بەرچاوگرتنی هەڕەشەی بەرپرسانی ڕەژیم بە یاری ئاگرین لە ئاستێکی بەربڵاودا بەرامبەر بە مەرگی ڕەیسی کاردانەوەیان نیشاندا. هاوکات کاردانەوە و دەربڕینی خۆشحاڵی دادخوازان و لێدوانی دژ بە ڕژیم لاپەڕەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی پڕ کرد. گەوهەر عیشقی دایکی ستار بەهشتی بە دانانی شعرێکی حافز لە ئەکاوتەکەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام خۆشحاڵی خۆی دەربڕی. دایکی ئارەش فروزەندە جەماڵی لە هەژماری بەکارهێنەری خۆی گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کردەوە کە تێیدا شیرینی دابەش دەکرد. ناوبراو ڕوو لە جگەرگۆشە گیان بەختکردووەکەی نووسی ڕۆژی لە دایکبوونت پیرۆز بێت ڕۆڵە ئازیزەکەم. دەزانم کە لە هەر شوێنێک لەگەڵمانی و ئاگات لێمانە. هەناسەیدایە دڵنیام کە ڕۆژانی خۆش و مژدەبەخشی ئازادی دێت. ناوت بۆ هەمیشە زیندووە. یادی لە دایکبوونت پیرۆزە لە دایکبوونێکی کە هاوکات بووە لەگەڵ هەواڵێکی خۆش. ئەندامانی ئەنجومەنی بنەماڵەی گیانبەختکردوانی گەشتی PS 752 ئۆکراین لە بەیاننامەیەکدا نووسیان کە خوازیاری ئەوە بووین لە دادگایەکی دادپەروەرانەدا دادگایی بکرێت و سزا بدرێت. ئێمە بۆ مەرگی ناوبراو بەداخەوە نین و بە کوژانی مناڵانی ئێران نە لەبیر دەکەین و نە لێیان خۆش دەبین. مەنسوورە بەهکیش یەکێک لە ئەندامانی بنەماڵەکانی خاوەران کە هاوینی ساڵی 1367 لە کاتی کوشتاری زیندانیانی سیاسی 6 ئەندامی بنەماڵەکەی لەدەستداوە و لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا بنەماڵەکەی یەکێک بووە لەو بنەماڵانەی کە بەردەوام جەختیان لەسەر لێپێچینەوە و دادگاییکردنی ئیبراهیم ڕەیسی وەک یەکێک لە ئەندامانی هەیئەتی مەرگ و بەشداربوو لە کوشتاری زیندانیانی سیاسی کردوێتەوە. ڤیدیۆیەکی لە سەما و دڵخۆشی خۆی بڵاو کردوێتەوە و نووسیوێتی لە ناخی دڵەوە هاوبەشی شادی و خۆشی ئازادی خوازانی ئێران و ژنانی تێکۆشەر و سەرجەم بنەماڵە داغدار و دادخوازەکانم. دوا بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی ئیبراهیم ڕەیسی و شاندی یاوەری لە ڕووداوی کەوتنە خوارەوەی هێلەکۆپتەرێکدا گرتەیەکی ڤیدیۆیی لە سەما و خۆشی دایە ئەفسانە دایکی گیانبەختکردووی شۆڕشی ژینا پێژمان فاتحی لە سۆشیال میدیا بڵاوکرایەوە کە تێیدا دەست لە ناو دەستی منداڵێک دەسترۆکەی سەرچۆپی بادەدا و هەڵدەپەڕێ. هاوکات لەگەڵ شادی و هەڵپەڕکێی هاوڵاتیان زۆربەی ئەندامانی سنفە جۆرا و جۆرەکان لە کاتی بەڕێوەچوونی نمایشی ماتەمینی لە ناوەندە ئاینیەکان بە کراوەیی هێشتنەوەی دوکانەکانیان گرنگیان بە مەرگی ڕەیسی و شاندەکەی یاوەری نەدا. هەندێک لە کەسایەتیە وەرشیە ناسراوەکانی وەک خادم سەبارەت بە دەربڕینی خۆشحاڵی خەڵک بەرامبەر بە هەواڵی مەرگی سەرۆک کۆماری دەستنیشانکراوی خامنەئی و نەفرەت و بێزاری لە دژی ناوبراو نووسی پێویستە مرۆڤ بە جۆرێک بژی کە لە پاش مەرگی خەڵک بەباشی یادی لێ بکەن. محەممەد ڕەزا فوغانی ناوبژیوانی تۆپی پێ لەم بابەتەوە نووسیوێتی چیت کردووە کە مردنەکەت ئەوەندە شیرینە؟ لە نێو سەرۆک کۆمارەکانی ڕژیمی ئیسلامیدا ڕەیسی بێکەڵکترین و گوێڕایەڵترین کەس بوو. بەم هۆیەوە مردنەکەشی هەم لەلایەن جەماوەرێکی زۆر لە خەڵکەوە گرنگی پێنەدرا و هەم لە نێو ڕاندخۆرە گەندەڵ و تاڵانچیە خاوەندە سەڵاتەکانی نیزامدا. بەڵام مردنەکەی مانایەکی ڕەمزی هەیە. ناوبراو گەمژەیەکی سیاسی بوو کە هەر لە تەمەنی 20 ساڵیەوە وەک گوێڕایەڵێکی مۆتلاق پرۆسەی پەرەپێدان و خێراترکردنی ئەشکەنجە و لە سێدارەدانی هەزاران کەسی لە ئەستۆ گرت کە بەردەوام
یەکێک لە پایەکانی مانەوەی ڕژیمی ئیسلامی بووە و هەیە. مەرگی ئەم هێمای جینایەتە قەیرانەکانی ناوڕیزەکانی سوپای پاسداران بەیتی خامنەئی و بناژۆخوازانی سەر لێ شێوا و قوڵتر دەکاتەوە. ئەم بابەتە دەرفەتێکی نێ بۆ بزوتنەوە مەدەنی سنفی و کۆمەڵایەتیەکان دەرەخسێنێت بۆ ئەوەی پرسی خۆڕێخستن و بەڕێکخراوبوون بەهێزتر لە ڕابردوو بەرەو پێش بن. شکستەکانی دەسەڵات لە بوارە جۆرا و جۆرەکانی بەڕێوەبردنی کاروباری وڵات، هەڵوەرین و داڕمانی پێگەی پشتیوانیەکەی و کڕنوشبردنی دەسەڵات لە بەرامبەر زلهێزە دەرەکیەکاندا ڕۆژ بە ڕۆژ ئیمکانی پێشڕەوی بزوتنەوە جەماوەریەکان و پێک هاتنی ئالتێرناتیڤی جەماوەری لە خوارەوە بەهێزتر دەکات. خۆشحاڵی جەماوەری خەباتکار و ناڕازی بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەی کە ئاماژەی پێکرا مانایەکی قوڵ و سیاسی هەیە. ئەوان بە دەربڕینی شادی نەفرەت و بێزاری قوڵی خۆیان لە کۆماری ئیسلامی و شەخصی خامنەئی و هەروەها ئیرادەی خۆیان بۆ ڕووخاندنی ئەم ڕژیمی جەهل و جەنایەتە دووپات کردەوە. لەسەر ئەم بەستێنە پێویستە لەسەر پێویستی یەکگرتووی و یەکڕیزی هەرچی زیاتری بزوتنەوە ئازادی خواز و یەکسانی خواز و عەداڵەت خوازەکان جەخت بکرێتەوە.